شاکوشا سڵاو دەستپێکی گەشت و لا شێخ باعیس سڵاوتان لێبێ هاوڕێیانی خۆشەویست هیوادارم باش بن. دوای ماوەیەکی زۆر دابڕان گەشتێکی پاسی سواریمان هەیە بۆ 1000 متر. طبعا لەوێ چالاکیەکی شاخەوانی هەیە و گروپەکانی شاخەوانی هەمویان چالاکییان هەیە. مەش بەشدارە بین وەکو گروپی پاسی سواری ژینگە دۆست و پاسی سواری ڕافەڕین. ئینشەڵڵا کە گەشتنە شوێنمە بەس ڤیدیۆی ئەو شتانمانە بێت لەگەڵ ما بێنەوانە تا کۆتایی گەشت و لەوەش ئەتیە بەهۆی سەرماوە ئەما و گەشتێکی ترمە ناخرین گەشت بێ تا کاتێ دنیا خۆشکاتەوە. ئێمە لەگەڵمان نابمێنەوە ئەمە بەخێریۆش بە سەلامات. باوەتان نەبێ ئەوەنە ساردە کوڕی خۆیەوێ ئالەو چادۆبانەیە ئیشکات چیە بەم بەیانی ئەوانی خۆشەویست. ئەمڕۆ خەڵکی ئەجگار زۆر بەژارێم چالاکیانە هیوادارم من بتوانم لەکی جوان پێشکەشکەی لەگەڵدانە. شاخەوانەکان هاوڕانی خۆشەویست سڵاوتان لەبێ خۆشتانی خۆشە يا اخويا حماس بكده سلام سلام السلام عليكم. السلام عليكم. ها خالي أخم دعواتيوه أنا بلا باش أستاذ بخير بك قربان فرحان بك روحي برو بطلق برو بدارك الله بالله أقم دعواتيوه روحي يا مريم شوني الله عليك والله ما وصل ناوتم شلون شيء صار والله شلون خوش يسار شلون جان ما وصل جان شلون يا قربان يو شلون باشا شه سامعنا والله نعطانا دست خوش ما وصل جان ما شاء الله تاريخ من زور لياقم دعوتي من خدمة قربان ناتواني باركة أخوي أذان شي جركان نعم ها يدير لسه دمي لا سوي سايبه لا تاسر بيبا ترى باشي سر بيبا ولا جركان باشا للريسة قدرنا كي ولا سر جروبي خوبا عزيز وايد ضرينا شكين يا هذا عزيز وارق عزيزي يا راح أجيك توزع تفاصيل يخرج من جامي براسي يا بران أيوة من هاوران خارجي ادگار زور باشداره لاچه 560 نفره باشدار بوده ترمش چالکی گاری پیوتی و دارم روزک
پاسکیش بۆ جۆرەی لێبێ وزنه دیگم کێشەشەیە ها بەسەر چاو باشە بۆ ناچیتە پێشەوە بۆ لێوەسایی ئەگەرەوە چامانە هەمویان گەورە بەزیاد الحەمدولله وەڵای خۆشی ئەستی باشی نەبەدانێ باش لەوا چێ ماشەڵڵا هاوڕێیان شاخەوانەکان چەند زۆرن هیوادارم ڕۆژەیە پاسی سواریش زۆر بێت و خەڵک پاسکیل بەکاربێنێ ماشەڵڵا ئەوان چەند بێزن جماعت هەر نییە خەڵکو بینە ڕسم لەگەڵاگرێ بەڵام ئێستا زۆر گرنگە ئینسان ئەم چالاکیانە بەرەو پێ بە تابەتی پاسی سوارێژ بۆ ئەمە هۆکاری تەندروستە ئەمە هۆکاری ژینگە دۆستیە شاخوانش بەشێک لە ژینگە دۆستی بەس بەڕاستی پاسی سواری تایبەتە ئەگۆکە گەشم دەچێت داوان هاوڕێن ناڵێن 650 کەس بەشداری ئەم چالاکیەی کردووە ئێمەش یەکێکی لەو بەشداروانەی کە لەگەڵ ئەم چالاکیە گەورەیە بەشدارین هاوڕێنی خۆشەویست سڵاگاک باوان شەخەوەی کیشمان کرد تر هاتوونێتە لەگەڵ شاخەوانەکان بۆی ئامادەی چالاکیەکان بین لە هاوڕێ بۆنی قاو تەقیبات خۆزایە وێنەی نییە ماشاءالله قەڕەوە چی سڵاو کەعمەری خۆشەویست تەسویرشە دەرەچی سڵاو سڵاو ڕۆحی پێگامەدە باشە خۆشەویستان گەیشتینە ئەشکەوتی هەزار مێرد پلانەکانمان بەپێی چالاکی پرۆژەکانی چالاکی شاخەوانەکانە بێت ئێوە لەگەڵما بێنەوە تا کۆتایی چالاکی و لە خزمەتان هاویش یعنی بەجددی هاوڕێیان 650 کەس بەڕاستی شتێکی زۆر جوانە هیوادارم ڕۆژێک بێت هیوادارم ڕۆژێک بێت پاسکی سواریش بۆ دۆرەجەی کە ئێستا شاخەوان ڕووی تێکردووە پاسکی سواریش ڕووی تێ بکات و هەروەها چالاکیەکانی شاخەوانیش سار نەبێت ئەوەش کوڕەکەی کەعمەرە کەعمەری دەڤەری مەرگای شەڵام نیش لێ دوان لێ وەرگرم بە پێی توانە بۆ پاسکی سواری گەشتە ئێرەستان چۆن بوو؟
لەمیانی چالاکیەکەمانە لەمیانە چالاکیەکەمانە سێ منداڵی دەبەری مەرگە منداڵی کامەری خۆشەویست لە دوێنم زانم وەکاری چێ بەشدار بوون هاوڕێیان سڵاوتان لێبێ باشن ناوتان چی بوو خۆشەویستان ڕەهان ئەلان یاسەر وەکاری چێ بەشدار بوون خۆشەویستان دەست خۆش دەستی خۆش بە حەزی شەگەل لە ئایندەیە چالاکی پاسپۆرتی سوارێکی وایە ئینشاءڵڵا ئەی تۆ مامۆستاییان لە دەبەری مەرگە ژینگەمان زۆر جوانە دەستان خۆش بێ خوارێ هەمیشە زیاتریش گرنگی دا بە پاسپۆرت سواری ئافەرم سڵاو لێبێ سڵاو ئەی تۆ خۆشەویست من یەکەم جارم بوو لەبێرە گەشتێکی خۆشم کرد و ئیشەڵڵا لە داهاتووشدا گروپی شاخەوانی دەکەمەوە و هیوادارم هەموو کەسێک کاتێک دەچێت بۆ گروپێکی شاخەوانی ژینگە پارێزی بکات و ئاگای لە ژینگە بێت ئەی ئافەرم سڵاو لێبێ بەڵێ خۆشەویستان ئەمە منداڵەکانی کامەری خۆشەویست و حەزەکەم چمە لای کامەریش کەلامەی گرنگترە بۆ من کامەریان سڵاو لێبێت هیوادارم باش بیت طبعا لە مادوو بیت لە دەبەری مەرگەوە هاتووی یاخوا لە شەساق بە کامەریان پەیام دەکەم بێتێ مەمنونە هۆکاری بەشداربوون لەمڕۆ چی بوو ڕاستی ئەم گەشتانە زۆر گرنگە هەم شوێنێکی مێژوویە پارێزیە شارخەوانیە بەڕاستی شتێکی زۆر جوانە دەستخۆشی لە بەخێرانی دەکەم وە خۆشحاڵم بۆ هەموو گروپە جوانێکمان بۆ بەشدار هیواداری بەردەوام بێ و چالاکی تریش بکەین یاخوا لە شەساق مامۆستاجان دەستی خۆش بێ ڕێزێ بەڵە خۆشەویستان وردووەدا هەنگاو ئەنینەوە بەرەو ماڵەوە ئێمە شاخەوانەکان لێرە ئەمێنن ئەوە ئەمێنەوە ببوورە ئینشەڵڵا وردووەدا ڤیدیۆی ترمان نەبێت هیوادار ئەمە چالێکە بن ئەم چالەکیانە بەردەوامی پێ بیرێت و هەروەها ئاگادار بن چالێکی پاسپۆرتی سواری لەم شتێک گرنگترە ئینسان مرۆڤەکان هاوڵاتیەکان هاونیشتمانیان ڕووی تێ بکەن ئەوە لەگەڵ بێنەوە تا کۆتایی گەشت و تانی وردەوەدا هەنگاو ئەنینەوە بەرەو ماڵەوانێ لەگەڵ گروپی شاخەوانی گروپی پاسپۆرتی سواری ژینگە دۆست و ڕاپەڕین ئەوە لەگەڵمان بێنەوە تا کۆتایی گەشت و ئینشاءڵڵا وردەوەدا دیمەنەکانتان خۆی بۆ گوازمانە تەبعا لە خوارجەوە دیمەن گواستنەوە بێ تا کۆتایی گەشت لەگەڵمان بێنەوە کاکە مەرە وەختێک دامۆکەم من لەوە دوایتر نایەمە ناو گروپە بەجددیمە بەڕاستی و پاسپۆرتی سواری عادی بەجددیمە تاوە بەڕاستی ئەوەی سم سیناریۆیە دروستکەم دروست نەبوو ماشەڵڵا کاکە وردووەدا با ماڵەوەی لە وەزعەشکەین لێ هاتخوا ئەو پاسکی لێ باوسیارە بخاتێنە بێ زەحمەت خۆزگایە پاسپۆرتی سواریشەوە نە ڕێژەکەی زۆر بووە کە بمان توانێ بە هەمومانەوانێ پاسپۆرتکەین بە کلتور هاوڕێن بەیانی کە هاتین ڕاستی دەرەجەی حرارەت بەپێی ئەو جێچەی کە لەسەری بوو 5 و 4 و 3 و 2 ئەخوێنەوە بەس بە قەناعەتی خۆم زیاتر کەمتر لەوە هەبووە کە ڕێژەی خوێنەوەتوانێ پاسکیل بەکار بێن باشتر نییە دیارەوەی
والله دیمەنە زۆر جوانە با لە دەستی خۆم نییە یەک دقە یەک دقە ئەوە هاڕانەمەتم یۆش پاسکیل بەکار بە نباتی وێ ڕاکرد ویستم سیناروای دروستکەم دەروستە بۆ حەیف والله تركشفة دسك واحد دسة صلاة على دعوة يا عم دعوة معك اخوي جد هذه بوبا تشيليه شحنة دي هلو توزع سرما شحن البعداء هذا شيء كافي يا اخوان واخوان بتجيبه وايا ديك ديك وانا قاعد أرى والله أنا تعقدت الشايف هاي لا ترسس أي شوف تصويرة يا أخواتي ماما تصويرة ورا والله أقل بوي يش يشتاو نخسوه باشو بو عرامانه اذا ما صرت فلا مقدار نيجي سخويا لو سياري ها جرم والله عقلي شيتك يا بابا جانم